بەنداوی یاخود داهاتی ئاوی بەنداوی دەربەندی خان لە کەمبوونەوەدایە هۆکارێمەش بۆ گۆڕانی کەش و هەوایە دەگەڕێتەوە کە سەرانسەری جیهانی دەتۆتەوە و لە ناویشیاندا هەرێمی کوردستان کە کاریگەری لەسەر با بڵێن دابەزینی ئاستی زۆرێک لە بەنداوەکانی هەرێمی کوردستان هەبووە. لەگەڵەوەی دابەزینی ئاستی ئاوی بەنداوەکان لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری کردوێتەوە، بەنداوی دەربەندی خانیش لەم ڕوەوە بەرینیە و ئاستی ئاوەکەی دابەزیوە، بەڵام بە بەراورد بە ساڵی ڕابردوو دەکرێت بڵین ئەم ساڵ ئاستی ئاوی دەربەندی خان بەنداوی دەربەندی خان تا ڕادێک بۆ 40 سانتیم بەرزترێکە و هاوکاتیش داهاتەکەی سفرە. دەپرسین هۆکاری ئەمە چییە و چۆن کار لەسەر بەرزکردنەوەی داهاتی ئەم بەنداوە دەکرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە سامان ئیسماعیل بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان لە دەربەندی خانەوە میوانە. کاک سامان، سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بپرسم لە ئێستادا بەهۆی گۆڕانی کەشوها و ئەو شکە ساڵێکە بوونی هەیە لە سەرانسەری جیهان و لە هەرێمی کوردستانیشدا، ئاستی ئاوی بەنداوی دەربەندی خان بۆ ئەم ساڵ لە چ ئاستێکدا ببراورد بە ساڵی ڕابردوو؟ سپاس بەنیتان باش. بەنداوی دەربەندی خان وەکو جەنابتان دەزانن یەکێ لە پرۆژە گەورە و ستراتیجیەک موهیمەکانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و عێراقیش. بەنداوی دەربەندی خان تاکە سەرچاوەیەکە کە توانیە نێزگەی 2.5 ملیۆن کەس لەسەری بژێت لە بەنداوی دەربەندی خان تاکە وەگاتە خواری بەغداد کە جنوبی عێراقا. بەنداوی دەربەندی خان لەم کاتەدا لە 131 دەریاچەکە ئاوی تێدایە کە ئەوە 30 ساڵە تقریبا مشکە ساڵی بە ناوچەکمان تێپەڕێ. ئەم مشکە ساڵیە تەنها خۆمانی نەگرێتەوە، توانین بڵێن ڕۆژهەڵاتی گرێتەوە بە شێوەیەکی عام، بۆتە هۆی ئەوەی کە کەمی داهاتی ئاو بگاتە بەنداوی دەربەندی خان. ڕاستی لە هەمان کاتە کەمی بارانیش هۆیکی سەرەکیە بۆ کەمی ئاو ناوچەکەماندا. ئێستادا بەنداوی دەربەندی خان وەکوتم لە 131 ئاوی تێدایە، یعنی وان نێزگەی 920 ملیۆن متر سێجارە کە لە حەسیلەی خۆی توانای خەزنی 30 ملیار متر مکعب سێجارە. بەڵێ کاک سامان، ئەتوانین بڵێن لە ئێستادا بەنداوی دەربەندی خان چەندێکی با بڵێن بەتاڵە لە کۆی گشتی ئەوەی کە چەند میلیارد متر ئاو لە خۆ دەگرێت؟ عفوا لە 30 ملیار متر مکعب کە ئاو دەگرێتە خۆی، ئێستا 920 ملیۆن متر مکعب ئاوی تێدایە، یعنی لە 131 تا 169 بەتاڵە. بەڵێ بەنداوی دەربەندی خان توانای دابینکردنی ئاوی بۆ چەند ناوچەی هەرێمی کوردستان هەیە یاخود چەند ناوچەی دەوروبەری خۆی و لەم کاتژدا کە ئاستی ئاوەکەی با بڵێن دابەزیوە دەکرێت پشتی پێ ببەستێت و مەترسی دروست نەکات؟ بەنداوی دەربەندی خان و خۆتان زانین وەکوتە ناوچەی دەربەندی خان، بەڵام سەرۆی خۆشی ناوچەی هەڵەبجێش هەرەتوانی سوود لە ئاوی بەنداوی دەربەندی خان وەرگێتەوە کە ئەوانش ئینتێکی ئاوەکانیان لەسەر ئەو دەریاچەیە. لە هەڵەبجەوە تاکە و دەکاتە دەربەندی خان سوودی لی دەبینن لە دەربەندی خان خۆی باوەنۆرە ناوچەی گەرمیان کە کەلارەگرێت و ناوچەیەکی بەرفراوانە، ئەو اعتیمادی کولی لەسەر ئاوی سیروانە کە ئەو سەرچاوەکەی هەر بەنداوی دەربەندی خانە. ئەو داهاتە ئاوەی کە هەمانە لە ئێستادا ڕاستیەکەی خۆی کەمە بە چاوی ساڵانی ڕابردوو، بەڵام بە چاوی ساڵی پارش بۆ ئەم ساڵ ئێستا حالیان نێزگەی 10 متر مکعب لە چرکەیەکەمان تێ کە ساڵی پار معدلەکەمان 17 متر مکعب بوو لە چرکەیەکە. ئەم کەمی ئاوا توانین بڵێن ئەتوانین کۆنتڕۆڵی ئاوی ناوچەکانی خۆمانی پێ بکەین ڕاستیەکەی، بەڵام بەنداوی دەربەندی خان ئەرکێکی قورسی لەسەر ئەو شەوەیە خواری خۆی خواری هەرێمی کوردستان کە بەنداوی حمرینە ئەو تقریبا زۆر بەتاڵە ئاوێکی کەمی تێدایە، اعتیمادی کولی لەسەر بەنداوی دەربەندی خانە. لەمساڵدا زەختێکی زۆر لەسەر بەنداوی دەربەندی خان بوو، هاوکاری حمریمان کرد توانیمان ئەو ناوچەیەشی ڕزگار بکەین، بەڵام بۆ ئێستادا ئەوەی کە تێیەتی بەشی خۆمانکە، بەڵام بە هیوای مشکە ساڵی نەبێت کە مشکە ساڵی بوو ڕاستیەکەی و کاتە بێ پلانێک و بەرنامەیەکی پێداڕێژین. باشە کاک سامان، ئەگەر بێت و ئەم ساڵیش ڕێژەی بارانبارین کەم بێ یاخود وشکە ساڵی بێت، دەکرێت پشتی پێ ببەسترێت یاخود لەو حاڵەتەدا پێویستە ڕێگە چارەسەری دیکەی هەبێت؟ مەترسی لەسەر ئەگەرم ساڵ وشکە ساڵی بێ نەتوانرێت ئاو دابین بکرێت بۆ ئەو ناوچانەی کە پشتی پێ دەبەستێت؟ خۆی ڕاستی ئەگەر وشکە ساڵی بوو ئەرکەکەمان زۆر قورس دەبێ، وشکە ساڵەکەیش ڕاستی ناگاتە ئەو دەرەجەی کە بە تەوقعاتی خۆمان هەر
وەکو پار بێ لەوە چوشکە ساڵێک لەوە زیاتر نەبێ ئەو بڕە داهاتێک کە بمان تێبەشی ناوچەکانی خۆمان دەکات ئینشاءڵڵا بەس بەڵام بۆ خواری خۆمان ئەرکمان قورسە بێ ناتوانین زۆر هاوکاریان بکەین. بەڵێ کاک سامان دیارە بۆ ئەم ساڵ هەروکو لە سەرەتاش ئاماژەمان پێدا و خۆشت باست لێوە کردا هاتەکەی نزیک بۆتەوە لە سفر ئەمە بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە ساڵی ڕابردووش هەمان مەترسی هەبوو داهاتەکەی نزیک بوو لە سفر یاخود بۆ ئەم ساڵ بۆ یەکەمین جارە گەیشتۆتە ئەو ئاستا نه پارش و پێرارش هەروە هەندێ مانگدا لە هەندێ ڕۆژدا لە معدل داهاتمان تقریبا سوپر بوو لە بەتایبەتە مانگی هەشت و حەوتە بەڵام ڕاستیەکەی ئێستاکە کەوەی بۆمانە تێک کەمە زۆر کەمە بە چاوی داهاتی ساڵانی پێشوە گینا و سوفرە چەند ڕۆژێکە یان ماوەیەکی کورتە زۆر نییە بەردەوامیش سوفرەکەی باشە کەواتە هەنگاوەکان ڕێگە چارەسەکان بۆ کەمبوونەوەی ئاوی بەنداوەکان وەکو پلانێکی استراتیژی هیچ پلانێکی استراتیژی هیچ کارکردنێک هەیە؟ ڕاستەکەی مەچ دەسەڵاتێکمان نییە تەنها ئەوانێ بە چاوەڕێکین ساڵ باران ببارێت بتوانینەوەی کە تێخەز بکەین لەگەڵ ئەو داهاتەی لە دەروی سنوور بۆمان بێت بتوانین کۆنتترۆلی کەین داهاتی دەروی سنووش دەسەڵاتی ئەمەی لەسەردانەوە خۆتانزانی ئیشی حکوومەتی مرکزیە بتوانێت علااقاتێکی باش و تەفاوزی لەسەر دروست بکە و بتوانین کەمێکی ئاوکە زیاد کرێت لەو دیوە بمان بێت ئیتر ئێمە پلانێکمان بەپێی ئەو داهاتەی کاتێک کە داهاتەکەمان بۆ هات پلاندا ڕێژین چۆن بەکارگەینەوە باشە کەواتە دەکرێت بڵین ئەم ساڵەگەر بێت و بارانبارینەکە کەم بێت تەنها ئەوەیە کە دەکرێت هاوکاریەکان بۆ بەشێک ناوچەکانی دیکە نەبێت ئەگەر نابەشی پێویست یان با بڵین بەم دیوەی ترا مەترسێکی ئەوتۆ لەسەر دابینکردنی ئاوی دەربەندی خان و بەشێک ناوچەکانی دیکە دروست ناکات؟ نانێمە بۆ ناوچەکانی هەرمی کوردستان ئینشاڵڵا بەشی ئەوە کات بەڵام بۆ خواری خۆمان ناداین چاوەڕێی داهاتەکەین داهاتەکە دەتوانین بڕیاردەین بۆ خواری خۆمان چیمان پێکێت هەرچەند هاوکاری نەکردنی خواری خۆشمان و شکێشەیەکە لە ناوچەکە دروستە بێت بە هیواین ئەوە داهاتمان هەبێ بتوانین هاوکاری خواری خۆشمان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ سامان ئیسماعیل بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان کە لە بەیانی کورسات نیوز ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لە دەربەندی خانەوە میوان بوو.